کۆمپانیای مایکرۆسۆفتی ئەمریکی هۆشداری دەدات لە پچڕان و خاوبوونەوەی تەواوی ئینتەرنێت بەوەی پچڕانی چەندین کێبڵی ژێر دەریایی لە دەریای سوور. تیمەکانی کۆمپانیاکە کار دەکەن بۆ دۆزینەوەی چارەسەر بە گۆڕینی ڕێڕەوی هاتوچۆی کێبڵەکانی ئینتەرنێت. کۆمپانیاکە دەڵێت ڕەنگە بۆی پچڕانی چەندین هێڵی فایبەر ئۆپتیک لە دەریای سوور ئینتەرنێت لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببڕێت. هۆشداری کۆمپانیاکە لە کاتێکدایە ڕەنگە بۆی زیانگەیاندن بۆ کۆمپانیا ئەمریکیانەی پشتگیری ئیسرائیل دەکەن لە جەنگی غەزەدا کێبڵە ئینتەرنێتیەکانی دەریای سوور زیانیان بەرکەوت بێت. ڕۆژنامەی گاردیانی بەریتانی سەرەتای مانگی ڕابردوو هاوکاری نێوان ئیسرائیل و مایکرۆسۆفتی بۆ چاودێریکردن و شوێن پێهەڵگرتنی پەیوەندیە تەلەفۆنیەکان لە کەرتی غەزە و کەرتی ڕۆژئاوا ئاشکرا کرد کە یەکێکە لە گەورەترین پرۆژە سیخۆڕیە جیهانیەکان. مایکرۆسۆفت ڕێگەی بە ئیسرائیل داوە چاودێری پەیوەندیە تەلەفۆنیەکان بکات بۆ بەکارهێنانی ڕاستەوخۆی لە ئۆپراسیۆنە سەربازیەکاندا بەپێی خەمڵاندنەکان کێبڵەکانی ئینتەرنێت بە درێژی زیاتر لە 1,48,000 کیلۆمەتر لە ژێر دەریاکاندا ڕاکێشراون کە سەرچاوەیەکی سەرەکی دابینکردنی ئینتەرنێتە بۆ تەواوی جیهان.